سەرەڕای نیگەرانیەکانیان لە پرۆسەی سیاسی و ئیداری شارەکە، بەڵام کورد تا ئێستا هەوڵی تەواوی نەداوە بۆ ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و گەڕانەوەی پێگەی کورد بۆ شارەکە. ئەمەش لە کاتێکدایە زیاتر کورد لەو سنوورانەی پێی دەڵێن جێناکۆک پەراوێز دەخرێت. بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک پێی وایە کورد بەم ناکۆکیە ناتوانێت جارێکی دیکە پێگەی خۆی لەو سنوورە جێگیر بکات. لە ئاستی ناخۆیشدا بەڕاستی کورد ئێمە هەمیشە وتومانە پێویستی بەوەیە کە ماڵی خۆی ڕێکخاتەوە. اینجا ئەم ماڵە هەتا ئەوان لەسەر جادەقیرەکە بن و ڕێ بکەن هیچ کێشیان نییە، بەڵام کە چووە سەرخۆڵەکە بانی لایەنە سیاسەکانی ترەکەن وەڵێن کاکەوەرن ئێوەش با بە یەکەوە بین و کورد پێویستی بە یەک دەنگیە، هەتا ئەم بابەتەیەک لای نەبێتەوە، هەتا ئێمە پێکەوە نەبین، هەتا هەموو هەنگاوەکانمان لە ڕووی سیاسی و لە پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لەگەڵ دەتەوەکانی تر ڕێک نەخینەوە پێم وانییە هیچ هەنگاوێکی فعلی بنرێت. لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 جگە لە دەستدانی زیاتر لە 120 پۆستی ئەمنی و ئیداری، بەڵام کورد زیاتر پەراوێز دەخرێت و حزب دەسەڵاتدارەکانی هەرێمیش جگە لە چەند بەیاننامەیەک دژی ئەو دۆخە هیچ هەنگاوێکی دیکەیان دەرهەق بەو نائەدالەتی و نادادگەریەی کە دژ بە کورد پەیڕەو دەکرێت لەو ناوچانە نەناوە. دیارە ئێمە خۆمان نەزانین لە دوای هەموو شکستێک زەحمەتە تۆ جارێشتر بتوانێت بگەڕێتەوە ئەو پێگە پێشووی کە تایە هەبووە. ئێمە زانین کورد لە دوای ساڵانی 2005 و بەتایبەتیش لە دوای هاتنی داعش بە تەواوی خاوەن دەسەڵات بووە لەم شارەیە، بەڵام بەداخەوە نەیتوانی ئەو دەسەڵاتی خۆی بە شێوەیەکی یاسایی و دەستوری بچەسپێنێ. لە دوای 16 ئۆکتۆبەر و ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر بینیمان ئێستاکە کورد ڕۆژ بە ڕۆژ پەراوێز دەخرێت. دیارە ئەمە نەک لەبەر ئەوەی تەنها لایەنێکی عەرەبی کە بەو عەقلیەتە ئیشی تیاکات، بەڵکو خودی لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکانی کوردی وەکو پارتی و یەکێتی خۆشیان ئەو دەسەڵاتی ئێستای کەرکووکیان پێڕەوایە. تەوقعی من ناتوانێت چونکە ڕەبتی بە کۆمەڵێک ئێستا ڕەبتی بە کۆمەڵی معادلاتی دووەلیەوە هەیە. پێشتر ڕوون بوو کە 17 ساڵ ئەو شانسە کراوە بەرامبەر بە کورد، بەڵام کورد ئەوەی کورد عەقلی سیاسی نەبوو و عەقلی استراتیجی نەبوو، وایتر ئەو 17 ساڵی بە شێوەیەکی زۆر خراپ و فەوزا و ئەنارشیزم بەڕێکن. ئەوەی ئێستا ئەکری محاولات بکە کە چۆن بگەڕێتەوە یان هەوڵدا بەشێک لەو گەڕانەوە بێ بەوەی بگەڕێتەوە بە فعلی بۆ ناو خەڵک، یعنی بە فعلی بەمانای گەڕانەوە بۆ ناو خەڵک، ئاشکردنەوەی خەڵک، خەمخۆری لە خەڵک و ئەوە بەوەژە بێ بە تەواجود دەبێ. یعنی تۆ ناکرێتەوە تۆ ئەم حزبانە هەمویان لە سلێمانی هەولێرەوە ئاڵێن وەڵای ئێمە کەرکووکوا و کەرکووکوا، ئەمە دوورە لە واقعەوە. بە درێژایی 14 ساڵ دەسەڵاتی خۆجێی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە کورد هەموو دەرفەتانەی لەدەستدا تا بتوانێت پێگەی خۆی بەهێزتر بکات لەو سنوورانە. بۆیە چاودێران پێیان وایە کورد بەم دۆخەی ئێستای و ناڕێکی و ناتەبایە کە هەیە ناتوانێت جارێکی دیکە ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبێ لە ناوچە کێشە لە سەرەکان و ببێتە خاوەنی قەراری سیاسی و ئیداری. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.